دەڵێن ڕژێمەکانی ئێران و تورکیا مادە هۆشبەرەکان وەک جینۆسایدی سپیچ هەولێ دەکەن. با بزانین ڕژێمەکانی ئێران و تورکیا چۆنچۆنی بازرگانی بە مادە هۆشبەرەکانەوە دەکەن و وەک جینۆسایدی سپی بەڕێوەی دەبن. لە ساڵی 1951 لێژنەی ناوەندی کۆنتڕۆلی تریاکی نەتەوە یەکگرتووەکان لە گۆڤاری مانگانەی هێڵی ئاشتیدا وڵاتی ئێرانی تۆمەتبار کردبوو کە پشکی سەرەکی هەیە لە هەناردەکردنی قاچاغی تریاک و جیرۆدەکردنی وڵاتانی جیهان. هەروەها لە بەرهەمهێنانی مادە هۆشبەرەکاندا ئێران و تورکیا پشکی لە 175 بەرکەوتووە. گوشارە نێودەوڵەتیەکان بووە هۆی پەسەندکردنی یاسایەک لە شاری ژنێف کە ئێرانی بە بازرگانیکردنی مادە هۆشبەرەکان تۆمەتبار دەکرد و بە بەرپرسیاری دەزانی لە دابینکردن و گەندەڵی و جیرۆدەکردنی تریاک لە جیهاندا. لە دوای ئەو قەدەغەکردنە وڵاتانی ئەفغانستان، پاکستان و تورکیا بە هەزاران دۆنم زەویان تایبەت کرد بە چاندنی خەشخاش. لە ئەنجامدا هەزاران تۆن خەشخاش هەناردەی ئێران کرا. پاش ئەوەی کە چەندین جۆر مادەی هۆشبەری جودا لە تریاک هاتنە ئاراوە، ڕژێمی ئێران لە ژێرناوی چاکسازی لەو یاسایەدا سزای مردنی لە هەندێک تاوانی پەیوەندیدار بە مادە هۆشبەرەکانەوە پەسەند کرد. ئێران و تورکیا بەرهەمی مادەی هۆشبەر تەنیا وەک سەرچاوەیەکی داهات بەکار ناهێنن، بەڵکو بۆ مەرامی سیاسیش بەکاری دەهێنن. لە ئێران ڕژێم مادە هۆشبەرەکان وەک ئامرازێک بۆ تووشبوونی گەنجانی تەواوی گەلانی ئێران بەکاردێنێت. گەنجان ناتوانن خۆیان بەڕێک خستن بکەن و دژ بە سێدارە و فاشیزمی ڕژێم سەرهەڵدان بکەن. لە ڕۆژهەڵاتی کوردستانیش ڕژێمی ئێران لە لایەکەوە هاوڵاتیان لە ڕێگەی پێنەدانی کار و سووتانی دارستانەکان و تێرۆرکردنی کۆڵبەرانەوە هەژار دەکات و لە لایەکی تریشەوە بە پیلانی تایبەت هەوڵی بڵاوبوونەوەی مادە هۆشبەرەکان دەدات لە ناو گەنجانی ڕۆژهەڵاتی کوردستاندا بۆ ئەوەی گەنجان پێیوەستی نێوڕێزەکانی شۆڕژگێڕانی ئازادی نەبن. ڕژێمی ئێران لە 20 ساڵی ڕابردوودا لەگەڵ هەندێک بەرپرسی باشوور بە سەدان تۆن مادەی هۆشبەریان دەربازی باشووری کوردستان کردووە و بەوەش لە باشوور بەشێک لە گەنجان ڕوبەڕووی کێشەی ئالوودەبوون بوونەتەوە. لە چەند ڕۆژی ڕابردوودا جێگری کۆمیسیۆنی ماف و دادی پەرلەمانی ئێران یەحیا کەماڵی ئاشکرای کردووە کە ئامادەکاری دەکەن بۆ پەسەندکردنی لایحەی هەڵوەشانەوەی یاسای سزای سێدارەدان بۆ بەکارهێنانی مادە هۆشبەرەکان لە پەرلەمانی ئێران. هەندێک دەڵێن ڕژێمی ئێران هەر لە بازنەی پەتی سێدارەدا دەمێنێتەوە و ئەو هەوڵانش بۆ هەڵگرتنی سزای سێدارە وەک هەوڵەکانی سەدەی ڕابردوو شکست خواردوو دەبێت. هەروەها دەوترێت سزای سێدارە بۆ ئالوودەبووانی مادە هۆشبەرەکان چارەسەر نییە، بەڵکو چارەسەر وشکردنی سەرچاوەی مادە هۆشبەرەکانە کە لە لای بەرپرسانی ڕژێمەوەیە یانکو ڕێکخستنی چۆنیەتی بەکارهێنانی مادە هۆشبەرەکان.